بله دوباره سلاف لهوا بن بینران وکو ما آماجه پیکری تئوری یکی برنامه بیانید باش کردستان لسر روزا جهانی مافین مروان دبه کو میوانداری کارزان فاضل پارێزەرێ شێوەرمەند لە سنتەرێ پەرەپێدانە دیموکراسی و دیموکراسی مافین مرۆڤ کردێ بڵێ کارزان بیانید باش باش زۆر سپاس کارزان وەکو ڕوونکردنەوەیەک بۆ بینەرانی ئێمە ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ کەی دانرا و بۆچی دانرا؟ دیارە لە دوای حربی عالەمی دووهەمەوە وڵاتانی جیهان لە ڕێگەی نەتەوە یەکگرتووەکانەوە 10/12 ساڵی 1940 ئەو ڕۆژە بوو کە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ وەکوڵێ ئاشکرا کرا ڕاگەێنرا بۆیە ئەو ڕۆژە لە ساڵی 1950ەوە تەقدیرم بۆ ئەو ڕۆژە کە ئەو ئەلانیتیا بەدەست هاتووە و بڵاو کراوەتەوە ڕۆژی بەسخۆی لە ساڵی ینی 1950ەوە وەکو یادێک باسەکرێ و بۆ باس و خواسی وڵاتان. کاک کارزان لە ماوەی ڕابردوودا سنتەرەکەتان راپۆرتێکی لەسەر دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بڵاو کردوەوە ئەو راپۆرتە بەکوێ گەیشت؟ واللهی هەر تەنها ئەو راپۆرتە نییە مە تا ئێستا ئەمە 7 راپۆرتمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بڵاو کردوێتەوە لە دوایین راپۆرت لە دوایین راپۆرت بەڵێ ئێمە زیاتر ئەم ڕێکخراوی ئێمە بکۆڵە پەیوەستە بە چاودێریکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ و سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان ئەو زیاتر پێویستە بە دەسەڵاتی دادوەری و سربەخۆنەبوونی تاسێکی بڵین لاوازی سربەخۆنەبوونی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە هۆکارەکانی ئاستەنگەکان چین زیاتر راپۆرتەکە ئێمە هۆکارەکان چی بوون ئەو بەپێی ئەو بەداداچوونەوە کرد؟ وەڵاهی هۆکارەکان زۆرن یعنی یەکێک لەو هۆکارانە جارێک خۆی دەسەڵاتی دادوەری بۆ هەیکەلی کە ئێستا هەیە بەڕاستی پێویستی بە پێداچوونەوە خۆشیان نایشاردۆتەوە لە ساڵی 2015 لە مانگی 4 ئەم ساڵە کۆنگرێکی گەورە بەسترا و خۆیانتیانە ئەعلان کرد کە کۆمەڵە چاکسازیە ناو دەسەڵاتی دادوەری ئەبێ بکرێ چونکە ڕەکیزەی گرنگی پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەموو وڵاتێکا بەڕاستی ئەبێ دادگاکان بێ ینی هاوڵاتی پەنا ئەگەر تۆ پێشکارێک بەرامبەرکرا بێ پەنابەری بۆ کوێ ینی ئەبێ دادگاکان بەڕاستی لەو ئاستایە بن کە پارێزەری مافەکانی مرۆڤ بن و دواتر ئەکرێتەوە سەر چەند دەوڵەت و دەسەڵات پێیوەستە بە جێبەجێکردنی یاساکانەوە. لە ئێستادا ڕەوشی مافەکانی مرۆڤ دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان چۆنە بە پێی بەدواداچوونەکانی ئێوە؟ وەڵاهی ئەوەی یعنی تەنها قسەی ئێمە نییە ئەوە دەستەی مافی مرۆڤ بە خۆشحاڵیەوە یعنی بۆ یەکەم جارە راپۆرتێکیان دەکرد لە ماوەی 6 مانگی ڕابردووی ساڵی 2015 کە بەڕاستی یعنی وەکوڵێ دانیان بەوە ناوە کە مافەکانی مرۆڤ لە حاڵەتێکی زۆر ترسناکە لە هەرێمی کوردستانە بە حکمی کۆمەڵێ بارودۆخ کە هاتووەتە پێشەوە یعنی ئەمە ڕاستە ئێمە ئەو بارودۆخەیە کە ئێستا دروست بووە بارودۆخەکە مەبەستت لەو نەخێن بەڕای ئێمە ئەم شتە هەر هەبووە بەڵام بۆیە وتم دەستەی مافی مرۆڤ لە بەرەوەی دەستەی مافی مرۆڤ یعنی پێکاتەیەکی بڵین ڕسمیە و فەرمیە لە ناحکومەتی هەرێمی کوردستانە پێشتر ئەو راپۆرتانە کە بڵاو بوونەوە واتەمە بەراورد بە ڕابردوو کراوە نەخێر بۆ یەکەم جار ئەوان ئەو قسەیە بۆ شکڵەکەم پێشتر کەمە راپۆرتمان دەرەکرد یعنی قسەکەوا بۆیان و ئێوە مبالغەی تیاکەن شتەکان بەو جۆرە نییە هەرێمی کوردستان لە ڕۆژێکی زۆر باشە ئەمە بەداخەوە یعنی بۆ بە نەریتێک کە دەسەڵاتداران لە ناو هەرێمە یعنی ئێمە یعنی حەزەکەین بەڕاستی پێشەکاری هەر نەبێ و هیچی خوڕقاتێکیش تەجیل نەکرێ و تۆمار نەکرێ و کەس مافی نەخورێ لە هەرێمی کوردستانە بەڵام ئەمە مۆزوعێکە ئەویان کە تۆ بێ تەنها شتەکان بەس بۆ جوانکاری بێ و راپۆرتەکان دەرکەیت و ڕۆژی مافی مرۆڤ بڵێ باشە ئەم شتە ناخوات چکە وازەحە و وەکۆڵە بۆ هەموو لایەک ئەعلام دەورێکی باڵای هەیەەوەی کە دەرخستنی ڕۆژی مافەکانی مرۆڤ چۆنە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان ڕێکخراو ناوخۆیەکان تا ڕادەیەکی کەم توانیوانە عنی ئەوە دەربخەن ڕۆژی مافەکانی مرۆڤ لە چه ئاسیەکان. باشە کات کارزان پێشێلکاریەکان زیاتر لەلایەن کێوە کراون؟ ئەگەر ئێمە مافەکانی مرۆڤ نازانم یعنی بە تەوەریکی زۆر تەوەری زۆرمانە یعنی تۆ لە مافی مناڵەوە دەستی بۆ بەری لە مافە ئابوووریەکان دەستی بۆ بەری لە مافی ژیان دوایین بەدواداچوونی ڕێکخراوەکەتان سنتەرەکەتان کە کردوێتی زیاتر ئەو پێشێلکاریانی کە بەرامبەر بە مافەکانی مرۆڤ کراون لەلایەن کێوە لەلایەن بەرپرسانەوە لەلایەن حکوومەتەوە لەلایەن ئیتر مەسەلەن لە شەقام کەسێک بەرامبەر کەسی شکەی کردبێت؟ نا ئێمە زیاتر شتەکانمان لە ڕۆ ڕسمیەکە قسەمان لێ کردووە لەبەرەوەی ئەو کەیسانی ئێمە قسەمان تیا کردو هەر هەمووی یعنی کەیسێکی حەقیقی و وجودیە نەمانتوانیوە دەگمەن بۆ دەستمان بکەوێمە بۆ نمونە کەیسێک
تایە بۆ لە راپۆرتەکانە بەڵام بەکەمی وەلو یعنی دەست تۆمارکردنی حاڵەتێک یعنی ئاماژەی زۆر ترسناکە بۆی کە ئەم شتە خەتەرە معنایەوە نییە ئەگەر تۆ کەسێک فڕێنرا و بڵێ یەک ڕقەم نییە ئەم لە خوێندنەوەی مافی مرۆڤە یەک ڕقەم ئەگەر بۆ شکڵە بێ بۆ نمونە فڕێنراوێکە بێت و کەس نێتە پێشەوە کەس نەیە بەدەنگەوە زۆر ئاماژەیەکی زۆر ترسناکە یعنی قسەکەم لەسەر بەدەنگەوە کاریەوە چی راپۆرتەکەی ئێوە ئەبرێتە بەردەم چێ ئێوە ئەم راپۆرتەی ئێمە هەر هەموو بە دەسەڵاتی دادوەری بە حکوومەت بە پەرلەمان هەر هەمووی گەیشتووە بەدەستیان توانم بڵێم لە سایان هەشتیان بەدەستیان گەیشتوانی کە لە دەسەڵاتان باش ئەو عفوم بۆ سوالەکەی جەنابەت ئێمە زیاتر یعنی ئیشەکەمان لەسەر نموکو باسم کردن ئەو تۆمەتبارانەی کە دەستگیر کراون و ئاستی جێبەجەکردنی بەڕارەکانی دادگاناندام و دەستگاکانی ئاسایش و پۆلیسەوە یعنی بە کوردیەکەی لای ئێمە ئەوەی کە پێشلکاری گەوری لەسەر تۆمار کراوە دام و دەستگاکانی ئاسایش و پۆلیسن لە هەرێمی کوردستانە ئەوەی پێویستە بە ئیشێمەوە چکەمە وەکو باسم کرد ئێمە تەتەڕقمان نەکردو بۆ حاڵی مناڵ چۆنە حاڵی ژنان چۆنە ئایا مافە ئابووری و مەدەنی و سیاسیەکان بەکوێ گەیشتون ئەوە بەڕاستی ئیشی پسپۆڕی ئەمە نییە باشە بە دوادا چۆن جوابە چۆن بۆ من بەداخەوە یعنی ناکرێت لەم کە باسی لە ڕۆژی مافەکانی مرۆڤ بکەین بەداخەوە بەجاری کە بینەوە سەر بابەتە سیاسیەکان و ئاڵۆزبوونی بارودۆخە ئەمنی و سیاسیانی کە لە ناوچەکە بە ئەمڕۆیە یعنی بەداخۆ من بۆ بە فاکتێکی زۆر خراپ هەموو یعنی مە هەنگاوی زۆر باشمان نابوو تا ساڵی 2010 و 11 و 12 و بەڵام بەداخەوە یعنی ئەو ڕووداوانەی کە ڕوئێن و وەکوڵێ لە نەکبەتی ئەم کۆمەلگانەی ئەم ناوچەیە بۆ نمونە داعشێکل بۆ دروستە بێ یعنی توالەیەکە مبەرری زۆر گەورە و بەقۆت ئەیا بە دەسەڵاتداران کە پێشەکاری مافی مرۆڤ بکەن کە لە مافەکانی مرۆڤ و پاراسی مافەکانی مرۆڤ هیچ مبەرێک نییە قبول نییە بەڵام ئەمە یعنی کە زروف تێک چوو بارودۆخ تێک چوو زروفی ئەمنی تێک چوو یعنی وا ئەکات تۆ ئەو شتانی کە کردوتە جارێکتر بێت لە سفرەوە دەست پێ بکەیتەوە بەداخەوە یعنی ئەمە وەکارێ بوو کە پێشتر دەسەڵاتداران لە حکوومەتی لە هەرێمی کوردستانە بۆ نمونە وجودی سەدام و مامانی ڕژێمی بەعس و دواتر کێشەمان هەیە لەگەڵ دەوڵەتی تازای عێراق و ئەمانە زۆر جاکران بۆ مبەڕێکن زۆر ئەو شتانە زۆر باسی لەو نەکرێ و نەخرێتە سەر وەکۆڵە مێزی گفتوگۆی سیاسیەکان یعنی ئیرادەیەکی سیاسی بەخۆت نییە بۆی پاراستی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانە بەڕاستی لە ئاستی پێویستا بێت بەڵێ گەر باس لەو پێشێلکاریانە بکەین کە بەرامبەر بە هێزە ئەمنیەکان کراوە بۆی مونەگەر باس لەو کرێ کاتێکە هاوڵاتێکی مەدەنی هێرشی کرده بێتە سەر هێزێکی ئەمنی دەستگاکانی ئاسایش پۆلیس ئەزانی گەر هەڵەش نەبم لە راپۆرتەکانی پێشتردا ئەزانی ئێمە زیاتر وەکو باسم کرد یعنی ڕەنگە لێرە و لەوێ باس کراوە ئەو حاڵەتانە ڕوویاوە بەڵام ئێمە باسمان لەو هاوڵاتیە کە حەلەقی قانونیەکەیە خۆی زەعیفە کەسێکە تۆمەتبارە دەستگیر دەکرێت یعنی سێمە لێت نەشارینەوە لە ساڵی 2014 مانگی دوانزەوە کەسێکەیە لە شاری هەولێر بە هەموو قەراراتی محکەمە 3 ساڵە تەوقیف بووە 2 ساڵ حکم بووە تا ئێستا کەسە بەر نەبووە یعنی ئەمە شوێن نەما ئێمە پێی نەڵێ پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم بۆ نەتەوە یەکگرتووەکان سەرۆکی دەسەڵاتی دادوەری خۆی بە شخصی ئێمە ئاگادارمان کردوێت دەستەی مافی مرۆڤمان ئاگادار کردوێتەوە داواکاری گشتی ئاگادار کراوەوە لەم کەیسە پێویست ناکە نای بەرم بەڵام ئەم کەسە کێشەی هەیە لەگەڵ ئەو حیزبی کە لەوێ دەسەڵاتدارە کێشەکە لەوایە ئەبێت چەند کەسی کەی هەبێ و ئێمە ئاگامان لێ نەبێ یعنی بە هەمان شێوە لە ناو سلێمانیە کەیسمان هەیە سکاڵاکارە لەسەر کەسی بەرپرس و باڵا لە ناوچی سلێمانیە تا ئێستا یعنی تقریبا ئەوە 4 ساڵە ئەو کەسە نەهاتوە بەردەمی دادگا یعنی بێ ئەم هاوڵاتی ئێستا نەزەری چۆن بێ بەرامبەر بە سەروەری یاسا بەرامبەر بە متمانەی کارەکانی ئێوە چییە سنتەرەکەی ئێوە بۆچی کارەکە بۆ نمونەگەر نەتوانرێت کار لەسەرەوە بکرێت کە با بڵین یاسا سەروەر بێت ئەو کەسانی کە با بڵین سکاڵیان لەسەر تۆمارەکە ببرێنە بەردەم دادگاکانواتە دادگا بڕیار بدات لەسەر جا ساراخان خۆی قسەکە لەسەر ئەمەیە ئیشەکەی ئێمە ئەوەیە ئەبێ بچین و کەسی بەرپرسە بینین و بیخێنە بەردەمی دادگا ئەوە بەبەستمەوەیە کە ئێوە کار لەسەرەوە بکەن لایەنە پەیوەندیدارەکان هەمووی ئاگادار کراوە بە دادوەرەوە بە داواکاری گشتی نەخێر یعنی نەک گوێ ناگرن ئەڵێ هیچمان پێ ناکرێت خۆ ئەوە مۆزوعەکە ئەوە نییە ئەڵێ هیچمان واتە بەم شێوەیە بەردەوام زۆر خراپە زۆر لە ئاسێکی خراپە بۆیە من باسم کرد یعنی سمە خەڵگەی فرێنراوە لە شاری سلێمان نییە یعنی نازانین لەکوێیە خەڵک ئەچی لە دام و دەستگای ئاسایش و پۆلیزەی ئەوە پۆلیس بە هیچ شوێن ئەوە یعنی خۆشبەختانەوە ناتوانن کەسێ بگرن بەبێ ئاگاداری دادوە بەڵام هێزی ترمانەیە خەڵکیشی دەستگیر کردو تا ئێستا و شایەتی ژێ و مەلەفی ڕسمی نییە
یعنی بەداخەوە ئەمانە ناڵم ئەم بابەتانە زۆر کەم بوونەوە پێش ئەم ئەحداسانەی کە ڕوویە لە عێراق و لە هەرێمی کوردستانە ئەم بابەتانە زۆر کەم ببوون گەشت و ئاسێکی زۆر باش بەڵام ئێستا بەڕاستی زۆر خراپە ڕێگا چارەسەر چیە ینی دەسەڵاتی دادوەری کارا بکرێت یاخود ینی چی بکرێتن بۆی ئەم دۆخە لە هەرێمی کوردستان هیچ نەبێت کەم بکرێتەوە بەڕای من ئەمە کارێکی دەستە جەمعیە ئەبێ خۆنەویستانە لێبراوانە هەموو لایەکمان کاری لەسەر بکەین ئەبێ دەستگاکانی ڕاگەاندن پێ وایە ینی مەبەستت لایەنە سیاسیەکانەیە بە هەمویانەوە یعنی لە بەرزترین پۆستی باڵای ئەم وڵاتە و تاوەکو هاوڵاتیکی سادەی ئەم کۆمەلگای ئەبێ دەستی هەبێ لەم بابەتەیە ئێمە ناکرێت لەسەر پێشکاری مافرۆ بێدەنگ بین چکە ئەگەر ئیمڕۆ من بێدەنگ بووم جەنابەت بێدەنگ بووی سپێنە بەستەر تۆ شایەت و ئێمەش بێدەنگە بی ئەمە خۆی قسەکە لەسەر ئەمەیە خەباتێکی دوور و درێژیە بەڕاستی پاراستنی مافەکانی مرۆڤ و سەروەربوونی یاسا و پاراستنی کەرامەتی ئینسان یعنی ئەمە هەدەفی هەر هەمومان ئەمەیە یعنی بەڵام ئەمە لە چ ئاسێکە قسەکەمان ئێمە ئێستا لەسەر ئەم بابەتەیە کە ماڵین لە ئاسێکی خراپە پێویستی بە پێداچوونەوەی زۆر جدی هەیە ناکرێت دەسەڵاتدارانی هەرێم تەنها بە وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتەکان و ناخۆیەکان بە یەک جوملەی کۆپیکراو کە من چەندی جار لە چەندین شوێنە ئەم قسەم کردووە جوابەکە ئەوەیە ئەم راپۆرتانە دقیق نین سەرچاوەکانیان ڕاز نییە ئەو بابەتە بۆ شکڵە نیە نەخێوان نییە یعنی ئەمە تۆ کە ئاماژەیەکی ترسناکە تۆ کە ئەم پێشەرگارانە بەردەوام ساڵانە دووبارە ئەبێتەوە معنای ئەوە شتێکی خەتەر هەیە ئەگەر کارەکانی ئێوە بەو شێوەیە بچەند کاریگەری لەسەر کاری ڕێکخراوەکانی دیکا بێت کە کار بۆ مافەکانی مرۆڤەکان بۆ نمونە ڕێکخراوەکانی ژنان مناڵان کە لە ئێستاشدا ساڵانە بینرێت چەندین پێشەرکاری بەرامبەر بەوانەکرێت چی کراوە یان کاری ئێوە چەند کاریگەری لەسەر کاری ئەوە بێت یعنی ئەمە توانین بڵین پاڵپشتێ بووین بۆ کارەکانی ئەوان ئێمە تەنها بۆ راپۆرت دەرکردنیشەوە نەوەستاوین ینی من حەزم نەکرد هەر بینە سەر باسی ڕێکخراوەکی خۆمان ئێمە چەندین کەیزێ ینی نوێنەرایەتی یاساییمان بۆ کردو لە بەرامبەر دام و دەستگاکانی ئەمنی و حکومی و دادگاکانە پارێزەرمان هەبوو داکۆچی لێ کردو لە ئافرەتی کردووە لە مناڵ کراوە لە تۆمەتباری بڵین گەورە کراوە کە خەڵکی زۆر بەداخەوە یعنی کە تەڕەفەکەی تر بەرپرسێکی گەورە بووە کەسە نەیتوانێت هیچ کابەرامبەری سەرڕاوی کە ڕێکخراوێکی داکۆچی لێ کردو اینجا حاڵی ئابەم شکڵەیە ئەبێت چەند کەسی کە هەبێ و نەگەشتوتە ئەم ڕێکخراوی ئێمە و دەستی نەگەشتۆ بە هیچ کەسێک ئەبێ حاڵی چۆن بوو بێ بەڵێ کارزان فازڵ پارێزەری ڕاژکار لە سەنتەری پەرەبێدانی دیموکراسی و مافی مرۆڤ سپاس بۆ ئامادەبوون.